ئەمە چوارەمین فستیڤاڵی خۆراکی جیایە بە ئامانجیشمان لەم فستیڤاڵە خۆراکی جیایی بۆ تەندروستیەکی باشتر لەم فستیڤاڵە ئێمە ژمارەیەکی زۆر لە ئەو خۆراکانە کۆکەینەوە کە لە نێو شاخەکانە هەن بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان. ملۆخی بۆ زۆر نەخۆشی بۆ قالون و بۆ مەعیدە و بۆ ماگنیزم و حەدید ئەم بۆتاسیۆم کەلسیۆم ئەو شتانە تێ هەنە من حەزە کرد نەبەس بلاد شام و مەغرب عەرەبی و ئەو کەسەرە بناسم حەزە کرد عێراقش بناسێ کوردی ئێرێژی بناسن چ بۆ فایدەی خۆزوە. ئێمە بە پاقلە بەشداریمان کردووە شتێکی باشە لەبەرەوەی خەڵک بۆی ئاشنا بێتەوە بە گیاکان کەسە گەنجانی ئێستا هەندێک لە گیاکان نازانن چۆنە شکڵەکانیان شێوە تام و چینەکانیان جیاوازە زۆر. خودت تشتري بالا راستی همی حزر سر هیچ گفته. طبعا آخر مارکه پیش بونوی نینه پتر شینی تتکرین. یعنی بس به مناسبت تشتري واسه. بگفته بازاری وره باشتره شینی. بگفته مثلا اول وره 5000 دست یک کری 15000 20000. تی دو جاره شدی هاویجی. طبعا آخر مارکه نه. دیا بخو نسبت بالا هر تشتکی بید وگوه سیکنینه غیرانه چونکی معاشرین مثلا عالم گلک یا فقیر بو یا هجار بوی پشتیگی مثلا بالا جی وانه که خلقی پاره نبیتن نشین چپ کرن تو امارا سیکا خارجی وگوه سیخرا خالیا و بالا جی هر هندق الدولة تجتين مثلا هاي استراليا تيت كندا تيت سويسرا تيت بلجيكا تيت الهند تيت تمام با دولة تين خودي حش يبشيكات كان تشتي بشيكا مثلا يمناسبي تنحاجيت كان وكي كراسكي مثلا تراكسوتي بنطروني تشتي هو صبارة بتري حلق خش حشوانات كاتل ئەمە کەمپینێکە بۆ ئەوەی کە ژینگە بپارێزین دیاردەی ڕاوکردن لە هەم کوردستانە و لە سنووری پارێزگای سلێمانی دانەمێنێ چونکە هەستەکەین ئەگەر هەر لە تاکی کۆمەلگاوە هەست بە پرسیارەتی کە ئیتر لە دەبە هەڵگرتنێکەوە بێ ئایا لە ڕاوکردن بێ ئایا لە شکاندنەوەی دارێک بێ ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین چونکە بێ هەمومان وڵاتەمان خۆش بێ ئەم ژینگەیەمان خۆش بێ هەمومان هەر پرسیارەتیەک بکەین. کۆمەڵێ بەخێوکەر لە شاری سلێمانی ئەم بیرۆکەمان بە مێشکە هات و خۆمان لەسەر ئەرچی خۆمان هەستاین بە ئەم کەمپینەکە تا بتوانین زۆرترین واژووی هاوڵاتیان و بەخێوکەران و هەواداران و خۆشەویستانی باڵندە کۆبکەینەوە بۆ ئەوەی سنوورێدا بنرێ بۆ ڕاوی نابەرپرسانە بۆ مامەڵەکردنی کڕین و فرۆشتنی نابەرپرسانە بە باڵندە و ئاژەڵی کێوی وڵاتەکەمانەوە.